دوای ئەوەی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عێراقی لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە بەرز کرایەوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان نرخی شتومەک بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. تەنانەت نرخی بەرووبوومە خۆماڵیەکانیش لەلایەن فرۆشیارانەوە بەرز کراوەتەوە. هێلکە و غازی ماڵان وەک دوو نمونە کە بەرهەمی خۆماڵین و لە ناوەخۆی هەرێم بەرهەم دەهێنرێت بەڵام نرخەکانیان پەیوەست کراوە بە دۆلارەوە و بەرز کراوەتەوە. قایمقامی قەزای ناوەندی هەولێریش دەڵێت پێداویستیەکانی دەسەبەر و بەرهەمهێنانی شتومەکی خۆماڵی بەرز بۆتەوە، ئەمەش وای کردووە نرخی ئەو شتومەکانە بەرز ببێتەوە. بەرزبوونەوەی کاڵاکان کە زۆربەی زۆری کاڵاکان هاوردە دەکرێت لە دەرەوە بە دۆلار دەکڕدرێتن شتێکی سروشتیە نرخەکەی بەرامبەر ئەو ڕێژەی کە دۆلار بەرز بوویتەوە بەرز بیتەوە، بەڵام بەو مەرجەی ئیستیغلالکردنی تێدا نەبی بازار قۆرغ نەکرێتن. نرخی غاز پەیوەندی بە ئێمەوە نییە وەکو هەولێر، بەڵام لەبەر بەرزبوونەوەی نرخی دۆلار لە سەرچاوەکەی نرخی غاز لە هەموو کوردستان بەرز بوویتەوە 1000 دینار بەرز بوویتەوە بە شێوەیەکی فەرمی نرخەکەی. ئەوە باشتر بوو بۆ ئەوەی ڕێگەری بکرێتەوەی نەک نرخی غاز دوو بەیانی ببیتە 20,000 و 40,000 و زیاترش. هێلکە پەیوەندی بە دۆلار وە نییە، بەڵام زۆر شتی تر کە بەرز بوویتەوە بۆ نمونە ئالیکی مریشکەکان پێداویستی مریشکەکان بەرز بوویتەوە. ئەو چێلگەیە کە مریشکی با بڵێن کە هێلکە بەرهەم دێنیتن ئالیکەکە لە دەرەوە بینیتن، پێداویستەکانی تر لە دەرەوە بینیتن. خاوەن کۆگاکانیش دەڵێن بەهۆی بەرزبوونەوەی بەهای دۆلار نرخی کەلوپەلە ناوخۆیەکانیش بەرز بۆتەوە، بەو هۆیەوە بازار وەستاوە و سستی تێکەوتووە. هۆکار گرانبوونی کاڵای ناوخۆکانمان ئەویش دەگەڕێتەوە بۆ گرانبوونی دۆلار کە ئەو کاڵانە بەرهەم دێنێت لە دەرێ دێتەوە ناوخۆ لە ناوخۆ دروست دەکرێنەوە دەدرێنەوە بە کاربەران وای کردووەکە کاڵاکان گران ببێت وە خواستی هاوڵاتیانش لەگەر کاڵای بیانی زیاترە. کاڵای بیانیانی کوالیتی باشترە، بەڵامی ناوخۆمان تۆزە کوالیتی کمترە و ئەو تامە نییە کە وەکو ئەو کاڵایانێت دەرەوە. ئێستا ما هەر وەچی خۆی دەفرۆشین بەس دۆلەکە وەرەقەکەی وەرەقەی دەکەین وەرەقە بە چەندی بلێ وەرەقە پێشتر بە 25 بوو، ئێستا وەرەقە 140 قسوورە. ئەو ئەشیا بە سعی جاران بەس ئەو وەرەقە لێدا ئەشیاکە گرانتر ڕاوەستی. بازارەکە زۆر کز بووە، چکە ئێستا عالەم وەچ گۆدەنی هەموو فەقیرە وەچ گۆدەنی عەندی ئەشیاکەش گران بووە ئەویش لەقەدەر ئەوەی خۆی دەبێت، یعنی بەڕاستی بازارەکە جوهان نمایە. هاوشێوەی سەرجەم قەیرانەکانی دیکە بەرزبوونەوەی بەهای دۆلاریش بارگرانیەکەی تەنها بۆ سەرشانی هاوڵاتیان و چینی کەمداهاتانی کوردستانە. تا ئێستاش حکوومەتی هەرێم ئامادە نییە هیچ بەشێک لەو بارگرانیە بخاتە ئەسۆی خۆی و کەمێک لە سەرشانی هاوڵاتیان سووک بکات. تەنانەت ئەو بڕەموچێش کە مافی ئاسایی فەرمانبەرانە و بەهۆی داشکانی بەهای دینارەوە بەهای ئەویش کەمی کردووە، بە دواخستن و لێبڕینەوە دەدرێت. هیچ ئاسۆیەکیش بۆ باشترکردنی بژێوی خەڵک لە ساڵی نوێدا بەدی ناکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.